هێرشەکەی سەر مامۆستا جاسم کەلاری بۆچی ئاماژەیەکی خراپە بۆ ئیسلامیەکان؟ زمانی کوردی لە کوێی مەدرسە سیاسیە ئیسلامیەکاندا لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی داکۆکیکردن و سووربوون لەسەر بەکارهێنانی زمانی کوردی هێرشێکی هەمەلایەنە لەلایەن بەشێکی بەرچاوی ئیسلامیەکان تووشی مامۆستا مەلا جاسم کەلاری دەستی پێکرد. لە کاتێکدا مامۆستا جاسم وەک مەلایەکی خوێندەوار چەندین ساڵە بەچڕی کار لەسەر خزمەتی ئاینی ئیسلام بە سوود وەرگرتن لەو ئەدەبیاتە دەوڵەمەندەی کورد دەکات، لەو قسانەشی کە ڕایگەیان جوابی قەبر بە زمانی کوردی دەدەمەوە لە چوارچێوەی پێداگیری بوو لەسەر گرنگی زمان و بەستنەوەی بە ئەسڵی ئاین کە ڕێ بە جیاوازی زمان دەدات بەڵکو کردوویەتە یەکێک لە ئاەتەکانی خودا. مەلا جاسم کەلاری وەک مەلایەکی ڕۆشنبیری کورد لە ڕێی ئەو قسانەی کردی ئامانجیەوە بوو ئەو تێگەیشتە هەڵە باوەی ناو ئیسلامیەکان ڕاست بکاتەوە کە دەڵێن ئیسلامی باش ئەوەیە بە عەرەبی قسە دەکات یان زمانی عەرەبی گەورەی بەسەر زمانی کوردیدا هەیە، چونکە وەک یەکێک لە سەرکردە کوردەکانی ڕەوتی ئیخوانە کوردستان کە ناوەکەی لایستان دەرپارێزراوە لە بیرەوەریەکانیدا دەڵێت ئەوەندەی باسی فەزلی زمانی عەرەبیان بۆ دەکردین وای لێ هاتبوو پێمان نەنگی بوو لە نێو خۆمانیش وەک کوردەکان بە کوردی قسە بکەین. بە کوردیکردنی بابەتە ئاینیەکان پرسێکی نوێ نییە. لە سەدەی ڕابردووش کاتێک مەلای گەورەی کۆیە وتاری هەینی کردە کوردی ژایەتیەکی زۆر کرا، هاوشێوەی ئێستا تانەوتە شەری زۆری لێدرا، بەڵام لە کۆتاییدا پرۆژەکەی سەرکەوت. زمان و ئەدەب پایی پاراستن و بنەمای هەر نەتەوەیەکە لە قورئانی پیرۆزیش دانی پێدانراوە. پێداگری بەشێک لە ئیسلامیەکان لە ڕێی زمانی عەرەبی و ئەوانەی بانگەشەی بە ڕۆژئاوایی بوون دەکەن لە ڕێی زمانی ئینگلیزی جگە لە تێنەگەیشتن و سادەیی لە تێگەیشتن. لە قوڵی بابەتی زمان هیچ تەفسیرێک هەڵناگرێت. بەزانین بێدیان نەزانین زیانی زۆر بە کۆڵەگەیەکی نەتەوەی خۆیان دەگێنن. بوونی مامۆستا جاسم کەلاری و هەموو ئەوانەی خۆیان یەکلا کردوتەوە بۆ خزمەتی زمان و ئەدەبیاتی کوردی باشترین ئامرازە بۆ ڕێگری لەو ئاراستانە.